هەمومان کۆچین لەسەر ئەوەی کە خەرجیەکانی نەوت زۆرە. راپۆرتەکەی دیلۆیت کاکاروان ئاماژەی پێدا، کاکعالی ئاماژەی پێدا، کاک سەرکۆ ئاماژەی پێدا، ئەگەر سەیری بکەن ئەڵێ لە 4 ملیار و نیو کە داهاتی نەوتان بووە 4 ملیار و نیوی چووە بۆ وەزارەتی مالیە، 4 ملیار بریتی بۆ لە خەرجی شەریکاتی نەوت. و باسم کرد هەموو ئەو پرۆسەیە کە لە گەڕان بە شوێن نەوت هەتا گۆڕینەوەی پارەکەش لە دۆلارەوە بۆ دینار هەمووی چیەکە کەرتی تایبەتێکە. ئەمە هەموو چییە؟ خەرجیە لەسەر سەکتەری نەوت و گازی هەرێمی کوردستان. طبعا ئەم عقودانە لە حکوومەت هەرێمی کوردستان لە گیرفانی خۆی دەرینێنەوە. ئەم عقودانە بە پێی یاسایەکە کە پێی ئەڵێن یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2007. ئەگەر سەیری بکەن ئەو بەڕێزانەی کە قانونەکان خوێندوتەوە بەشی دەیەم چاپتەرێکی تایە کە ئەڵێ چی گرێبەستی بەشداریکردنی بەرهەمێنان مەرجەکانی گرێبەستی دەستنیشان کردو لە مادەی 37ەوە تاوەکو مادەی 43 و ئەو یاسایە ئەڵێ عقودی مشارەکەی ئینتاج 20 ساڵە و قابلی ئەوەی درێژ بکرێتەوە بۆ 25 ساڵ. ئەگەر سەیری مادەی 37 دەبڕگەی 6 کەن ئەو یاسایە ڕێگەی داوە کە کەس ڕیکەڤەری بە لە 145 بدرێتەوە. بەڕێزان شەریکاتی نەوت ئەوەی کە خەرجیەکەیان زۆرە، یعنی مانگانە بەلایانی کەم 240 بۆ 300 میلیۆن دلار لەو خەرجیە دراوەتەوە بە 2 ملیار و شتێک لەو 4 ملیاری کە باس کرا دراوە بە ئەو شەریکاتانەی کە ئێستا ئینتاجەکەن. لەم کابینەیە بڕیار دراوە کە دەست پێ بکەین بە مراجعەکردنەوەی گرێبەستەکان، بەڵام خۆتان نەزان ئەم گرێبەستانە گرێبەستی قانونین، یەکلایەنە هەرێمی کوردستان ناتوانێت بچی خۆی دەستکاری عقد کە ئەوانەی کە قانونین دەزانن کە عقد ئیمزا کرا هەردوو لا پێوەی پابندن، بەڵام چاپتەرێکی تایە پێڵێن ئیعادەی مفاوەزات دەستمان پێکردووە. تیمێکی بیانەی لە مەکتەبی جەنابی سەرۆک وەزیران، شەریکەی دیلۆیت، هەروەها وەزارەتی سامانە سروشتیەکان هەموو پێکەوە دەستمان پێکردو ئەمانەوێ دەستمان پێکردو بە دراسەکردنی عقودەکان و ئەمانەوێ خەرجیەکانی نەوت کەم بکەینەوە، چونکە بەڕاستی خەرجی وای کردووە کە ئێمە داهاتی نەوت نەتوانین بە شێوەیەک بێ کە هیچ نەبێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لێ بدەین.